ڕۆژی 14 ساڵ 1993 لە گوندی بارزان هاتۆتە دنیاوە شۆڕژگەر و سیاسەتوانێکی بەناوبانگی کورد و ڕۆژهەڵاتی ناوینە. لە کۆماری مەهاباددا ڕۆڵی هەبوو لە ساڵ 1946ەوە ڕێبەری پارتی دموکراتی کوردستان بۆ کەدای مەزراندووە. لە ساڵ 1961دا شۆڕشی ئەیلولی دژی بە حکوومەتی ناوەندی ئەو کاتی عێراق هەڵگیرساند، بەڵام لە ساڵ 1975دا بەهۆی چەند پیلانێکەوە شۆڕژ وەستا. لە ساڵ 1960دا کاتێک مەلا مستەفای بارزانی تەمەنی تەنها 3 ساڵ بووە لە بەندینخانەی مووسڵ لەگەڵ دایکیدا زیندانی کراوە. لە نێوان ساڵەکانی 1970 بۆ 1990 شێخ ئەحمەدی بارزانی برای گەورەی مەلا مستەفای بارزانی لەگەڵ شێخ عەبدوڕەحمانی شیرناخیدا بۆ کاروباری شۆڕش دەنێرێتە باکووری کوردستان و لە تورکیا و لەوێ لە دەڤەری موش چاوی بە شێخ عەبدولقاهری نەهری و شێخ سەعیدی پیران دەکەوێت. شێخ عەبدولسەلامی باپیری مەلا مستەفای بارزانی لە ساڵی 1872دا کۆچی دوایی کردووە و کوڕەکەی بەناوی شێخ محەممەدەوە بووە کە سەرۆکهۆزی بارزان بووە. مستەفا بارزانی پێنجەمین و دوایین کوڕی شێخ محەممەد بووە کە لە ڕۆژی 14 ئازاری ساڵ 1993دا لە گوندی بارزان لەدایک بووە. لە ساڵ 1904دا واتە تەنها دوای 1 ساڵ لەدایک بوونی باوکی مەلا مستەفای بارزانی کۆچی دوایی کردووە و برا گەورەکەی کە ناوی عەبدولسەلام بووە سەرۆکی هۆزی بارزان بووە، خەباتی و سیاسی و چەکداری مستەفا بارزانیش بووە. لە ساڵ 1990دا بە فەرمانی شێخ ئەحمەد مەلا مستەفای بارزانی بە هێزێکەوە دەچێت بە هانای شۆڕشەکەی شێخ محمودی نەمرەوە کە بەشێک لە هێزەکە لە دۆڵی بیاوە و بەشێکی دیکەش لە ناوچەی باڵەکە دەڕۆن و لە ڕێگاکاندا تووشی شەڕی عەشیرەتە دۆستەکانی ئینگلیز دەبن و چەند پێشمەرگەیەکیان لێ شەهید دەکرێت. هەر بەهۆی ئەم شەڕەوە کە تووشی هێزەکەی مەلا مستەفای بارزانی بوو، وای کرد مەلا مستەفای بارزانی و هێزەکەی درەنگ بگەنە فریا شۆڕشەکەی شێخ محمود. کاتێکیش مستەفا بارزانی گەیشتە سلێمانی، شۆڕش کۆتایی هات و خودی شێخ محمودی مەلیکی کوردستانیش لەلایەن ئینگلیزەکانەوە بەدیلگیرا بوو. لە نێوان ساڵەکانی ساڵ 1920 بۆ ساڵ 1921دا لەگەڵ هێزێک بەهانای ئەرمەنیەکانەوە چوە لە تورکیا کە لەلایەن دەسەڵاتی تورکیاوە کۆمەڵکوژ کرابوون. مستەفا بارزانی لەگەڵ هێزێکدا خۆی گەیاندە تورکیا و دەست بەجێ ئەندارێک پاشا کە پاشا ئەرمەنیەکان بوو لە تورکیا ڕزگاری کرد و دەربازی سووریای کرد. هاوکات مەلا مستەفای بارزانی زۆر هاوڵاتی ئەرمەنی تریشی لەو کۆمەڵکوژیە ڕزگار کردووە. بەهۆی بەهاناوەچوونی ئەرمەنیەکان و لە دەستپێکی چوونی بۆ تورکیادا تا ئەو کاتەش گەکەڕایەوە دەفەری زاخۆ لە باشووری کوردستان 14 پێشمەرگەی شەهید بوو. ڕۆژی 9 دوانزەی ساڵ 1931 لە ئاڕاپەرینی یەکەمی بارزاندا لە شەڕی بەرقیبەکدا بە 80 بارزانیەوە سوپای دەوڵەتەکەی شکاند و زیانی 126 کوژراوی بە دوژمنی گەیاند و بەرامبەر بە 5 شەهید. هاوکات ڕۆژی 22 شەشی ساڵ 1933 کە حکوومەتی تورکیا شێخ ئەحمەدی بارزان دەستگیر دەکات و تەسلیم بە حکوومەتی عێراقی دەکاتەوە، مستەفا بارزانی بە خۆی و خێزانە بارزانەکانەوە بە یارمەتی کوردەکانی باکووری کوردستان لە تورکیا خۆیان دەرباز کرد و گەڕانەوە ناوچەی بارزان و حکوومەتی عێراقیشی ناچار کرد لە کۆتایی ئابی ساڵ 1933دا شێخ ئەحمەدی بارزانیش ئازاد بکات و بگەڕێتەوە دەڤەری بارزان. لە ناوەڕاستی ساڵ 1936دا کاتێک مەلا مستەفای بارزانی بۆ و توێژ دەچێتە شاری مووسڵ لەوێ دەست بەسەر دەکرێت و لەلایەن متەسەڕفی ئەو سای مووسڵ دەرمان خوارد کراوە، بەڵام وەک بەڵگەنامەکان نووسراون و ئاماژەی پێدەکەن بە موعجیزە لە مەرگ ڕزگاری بووە. دوای ئەوەی ماوەی 2 هەفتە بە تەواوی بێ ئاگایە خود بێهۆش بووە، هەر لە کۆتایی ئەو ساڵشدا خۆی و شێخ ئەحمەدی براگەورەی و هەموو خێزانە بارزانەکان دەگوازرێنەوە بۆ بەغدا و شارەکانی دیکە و لەوێ دەست بەسەر دەکرێن. لە ڕۆژی 12 حوتی ساڵ 1943دا بارزانی نەمر پاش چەندین ساڵ دەربەدەری و دەستبەسەری بە یارمەتی حزبی هیوا و چەند کەسانێکی نیشتیمان پەروەر لە سلێمانی دەربازی دەبێ و دەگاتە ناوچەی شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەردوو حکوومەتی عێراق و ئێران هەریەکەیان 50,000 دینار پاداشتیان بۆ سەرۆک بارزانی تەرخان کردبوو، بەڵام بارزانی لە ڕۆژی 28 حوتی 1943دا گەڕاوەتەوە ناوچەی بارزان و لە ماوەی 2 مانگ زیاتر لە 2000 پێشمەرگەی لێ کۆبووەتەوە و شۆڕشی ساڵ 1943 بۆ 1945 بارزانی دەست پێ کردووە. بە گوێرەی سەرچاومێژوویەکان ئەم ساڵانێک کە ئێستا ئاماژەیان پێ دەکەین بەشێکن لە داستان و هەوڵەکانی بارزانی لە کاتی ڕوبەڕووبوونەوە گفتوگۆکانیاندا. 2 دەی ساڵ 1943 شەڕی بەناوبانگی شانەدە ڕوویداوە. لە 12 دەی ساڵ 1943دا شەڕی بەناوبانگی خێرۆزۆک ڕوویداوە. لە 6 یانزەی ساڵ 1943دا شەڕی بەناوبانگی گۆڕەتوو ڕوویداوە. لە 10 یانزەی ساڵ 1943دا شەڕی بەناوبانگی مەزنا ڕوویداوە. لە 29 یانزەی 1943دا دەستپێکی وتوبێژی بۆ لەگەڵ حکوومەتدا. لە 15 1945دا لیژنەی ئازادی پێک دێنێت. لە 25 هەشتی 1945دا شەڕ دەست پێ دەکاتەوە. لە 5 نوێی ساڵ 1945دا شەڕی بەناوبانگی مەیدان مۆریک بووە کە لەم شەڕەدا بەرامبەر بە 5 شەهید بووە و دەوڵەت 80 دیل و 480 کوژراوی بەجێ دەهێڵێت. لە 11 ساڵ 1945دا کشاونەتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. لە 24 ساڵ 1946دا شەڕی بەناوبانگی قاراو لە ناوچەی سەقز و بەرگریکردن لە کۆماری کوردستاندا ڕوویداوە کە لەم شەڕەدا 80 سەرباز و ئەفسەر و سوپای ئێرانی کوژراون و 120 شان لێ بەدیلگرتوون بەبێ ئەوەی هێزەکانی بارزانی هیچ زیانێکیان لێ بکەوێت. لە 15
یانزەی پێنجی ساڵی 1946دا شەڕی گەورەی مل قەرەنی یا مامەهشاه ڕوویداوە. لە 16 1946دا پارتی دموکراتی کوردستانی عراقی دامەزراندووە. هەفتەی یەکەمی ڕۆژی 1947دا شەڕی نەلۆز ڕوویداوە. لە 13 ساڵی 1947دا شەڕی بەرەی شنە و نەغەدا ڕوویداوە. لە 24 ساڵی 1947دا شەڕی قارنا لە ناوچەی خانە ڕوویداوە. لە 25 ساڵی 1947دا شەڕی هەڤرس هەلەج لە ناوچەی مەرەگەور ڕوویداوە. لە 4 ساڵی 1947دا شەڕی نێرگێ بەری زەر لە بارزانی کە خۆی بە سووکی لەم شەڕەدا بریندار بۆ ڕوویداوە. لە 1940 1947دا گەڕاوەتەوە ناوخاکی عراق. لە 25 1947دا دەگاتە گوندی با لە باکووری کوردستان. لە 27 1947دا دەگاتە گوندی جێرمەی لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕۆژی 9 لەسەر 10 و 11 1947دا شەڕی چای سوسوز و دەشتی ماکۆ بووە کە ئەم شەڕا 3 شەو و 3 ڕۆژ بەردەوام بووە بەبێ وەستان کە سوپای ئێران تۆپ و فرۆکەوتانکیان بەکارهێناوە، بەڵام بارزانەکان شکاندویان و جگە لە سەدان کوژرا و 270 کەسیشیان لێ بەدیل گرتوون. لە ڕۆژی 18 6 1947دا بارزانی نەمر دوا کەسی هێزەکەی بووە لە ئاوی ئاراس پەڕیوەتەوە و چۆنێ و خاکی سۆڤێتەوە. لە 29 ساڵی 1947دا بارزانی نەمر لە شاری نەخچەوانی کەناری ئەرمینیاوە گوێزراوەتەوە بۆ شاری باکوی پایتەختی کۆماری ئازەربایجان. لە 19 ساڵی 1940دا لە کۆنفرانسێکی گشتیدا کە هەموو کوردە ئاوارەکانی کوردستانی عراق و ئێران ئامادە بوون، سەرکردایەتی سیاسی و هاوبەشی بووە بۆ بزوتنەوەی کوردایەتی هەڵبژێردراوەتەوە و بارزانی بەسەرێکی ئەو سەرکردایەتیە هەڵبژێردراوە. لە 29 ساڵی 1940دا خۆی و هەڤاڵانی لە باکۆوە دەگوێزرێنەوە بۆ شاری تاشقەندی پایتەختی کۆماری ئۆسپاکستان. لە 13 ساڵی 1949دا بارزانی لەگەڵ هەڤاڵەکانیدا دادەبڕێن و خۆی و تەنها 2 هەڤاڵی دەبن بۆ شاری چەمبای لەسەر دەریاچەی وۆڕاڵ لەوێ دەست بەسەر دەکرێن. لە ڕۆژی 1 ساڵی 1951دا دەگەڕێتەوە تاشقەندی پایتەختی کۆماری ئۆسپاکستان. لە مانگی ئایاری ساڵی 1953دا کاتێک ستالین کۆچی دوایی دەکات، خرۆشۆف دەکرێتە سەرکار، بارزانی دەگوازرێتەوە مۆسکۆ و چەندین جار چاوی بە خرۆشۆف دەکەوێت. لە 6 دەی ساڵی 1950دا پاش شۆڕشی تەمموز و زیاتر لە 12 ساڵ دەربەدەری مەلا مستەفای بارزانی گەشتەوە شاری بەغدا و لە سەرەتای ساڵی 1960دا بە یەکجاری گەڕایەوە بارزان. لە 11 ساڵی 1961دا شۆڕشی ئەیلولی دەست پێ کردووە و لە 11 ساڵی 1970دا ئۆتۆنۆمی بۆ کوردستانی عراق بەدەستهێناوە. لە 29 1970دا ناحەزانی کورد و کوردستان پلانێکی مکۆم و نەخشە بۆ کێشای وردیان بۆ نایەوە، بەڵام لێ ڕزگار بوو. لە ئاداری ساڵی 1974دا دەستی دایەوە شەڕی بەرگری. ئەوە بوو لە ئاداری ساڵی 1975دا لە ئەنجامی ڕێککەوتنە ناوەڕۆکەکەی جەزائیر کە ئەو پلانە نێودەوڵەتی کە دژی بە شۆڕشی ئەیلولی گەلی کوردستان ئەنجام درا بە خۆی و سەدان هەزار کوردی عراقەوە چۆ ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوە بوو لە 1 ساڵی 1979دا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆچی دوایی کرد. لە 5 ساڵی 1970دا لەسەر وەسەتی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری شنۆ لەسەر سنووری کوردستانی عراق و کوردستانی تورکیا ئەسپەردەی خاکی پیرۆزی کوردستان کرا. لە ڕۆژی 6 ساڵی 1993دا تەرمی نەمران مەلا مستەفای بارزانی و ئیدریس بارزانی کوڕی لە دەورەسمێکی شکۆردارد و بێوێنەدا گەڕێنرایەوە بۆ باشووری کوردستان و کە لە پێنجوێنەوە تا سلێمانی و هەولێر و ناو پەرلەمانی کوردستان بە خاکسپاردەکانیان لە بارزان ئەنجام درا و بە سەدان هەزار کەس لە هەموو چین و توێژەکان بە هەموو نەتەوەکانەوە لە پێشوازیدا بوون. هەزاران سڵاو لە ڕۆحی پاکی مەلا مستەفای بارزانی و کاکە ئیدریسی هەمیشە زیندوو. هەر ساڵ هەژمارەکە مەزن یا عومرەکارێن